ناوم بارانە و قوتابیەکم لە قوتابخانەی دەواازەی ناحکومی. من ئەمڕۆ بابەتی کۆمپیوتەرتان پیشان دەدەم و زانیاری زیاترتان پێدەگەینم و من ئەمڕۆکە ڕۆلی مامۆستا دەگێڕم. قوتابیە خۆشەویستەکان، کۆمپیوتەر ئامێرێکە کە بە وزەی کارەبا کار دەکات و بە شێوەیەک لەلایەن زانایانەوە دروست کراوە کە ئەرک و فەرمانەکانی مرۆڤ زۆر بە خێرایی بە وردی جێبەجێ دەکات. کۆمپیوتەر لە چەند بەش و پارچە پێکاتووە کە ئەمانەن: یەکەم، کەیس یاخود سندوقی کۆمپیوتەر. لە شێوەی سندوقێکدا شێوەیەکی ستونی و ئاسۆیی هەیە و بەشی هەرە سەرەکی کۆمپیوتەرە، چونکە هەموو یەکە سەرەکیەکانی کۆمپیوتەری تێدا و شوێنی ئیشپێکردنی سیدیە و دوگمەی پێکردن و کوشاندنەوەی کۆمپیوتەرەکەی لەسەرە. دووەم، مۆنیتەر یاخود شاشە. مۆنیتەر یا وەکو شاشەی تەلەڤیزۆن وایە، جگە لە وایر و کێبلی وزەی کارەبا بە وایرێکی تایبەتەوە بە کەیسەوە دەبەسترێت. ئێمە شاشە بەوە بەکاردێنین کە ئەنجامی هەموو ئەو شتانە ببینین کە ئێمە لە کۆمپیوتەرەکە دەمانەوێت بیکەین. سێەم، کیبۆرد یاخود بۆردی دوگمەکان. لە شێوەی تەختەیەکی دوگمەدارە، چونکە کۆمەڵێک دوگمەی لەسەرە. هەندێک لە دوگمەکان تایبەتن بە پیتەکانی زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردی و هەندێکیشان تایبەتن بە ژمارەکان و هێمان نێودەوڵەتیەکان و هیدی لەسەرە. ئێمە بە شێوەیەکی گشتی کۆمپیوتەر بەوە بەکاردێنین کە ئێمە بتوانین بنووسین لەناو کۆمپیوتەرەکە. چوارەم، ماوس. ئەمەش دەستگایەکی بچووکە بۆ زانیاری کۆمپیوتەر بەکاردەهێنرێت و ئەم ماوسە دوو دوگمەی تایبەتی لەسەرەکە پێیان دەگوترێت کلیک. ئێمە دەتوانین کلیکەکان بجوڵێنین بە نەرمی و بە جوانی و تیرەکە ببینە سەر شوێنی مەبەست. پێنجەم و کۆتایی، سپیکەر یاخود ئامێری دەنگ بیستن. بریتی لەو ئامێرەی کە بۆ گوێبیستبوونی دەنگ بەکاردێت و لە کاتی ئیشپێکردنی سیدی بێتن یاخود هەر زانیاریەک لەناو کۆمپیوتەرەکە بێتن کە کۆگا کرابێتن. و ئێستا من هەندێک پرسیارتان لێ دەکەم، بێزەحمەت وەڵام بدەنەوە. کۆمپیوتەر بە چی کار دەکات؟ شیلا وزەی کارەبا. دەستخۆش دروستە. دووەم، کۆمپیوتەر لە چەند بەش و پارچە پێک دێت؟ لێوە کۆمپیوتەر بە 5 بەش پێکەوە. دەستخۆش. و کێ دەتوانێت بیانژمێرێت؟ سارین یەکیان دەبێت. دەستخۆش. هەرمان دەزانێت دەستخۆش. فەڵقا ئیسیان ماوس. دەستخۆش. یاخود 24 کەیس یاخود سندوق. ڕوویا ئینگلیزان سوما مۆنیتەر یان شاشە. دەستخۆش. سێ، کام بەش ڕۆلی سەرەکی هەیە لە ئامێری کۆمپیوتەر؟ ڕاها کەیس. دەستخۆش دانیشە. بەماش بە کۆتایهێنانی بابەتەکەمان دێتن و دەمەوێت هەندێک وێنەتان پیشان بدەم کە ئەمانە بەشەکانی کۆمپیوتەرن. سپیکەر یاخود ئامێری دەنگ بیستن، ئەمە وێنەی سپیکەرە. ماوس، ئەمەش وێنەی ماوسە. کەیس یاخود سندوقی کۆمپیوتەر، ئەوە وێنەکەیتی. مۆنیتەر یاخود شاشە، ئەمەش هەر وێنەی مۆنیتەرە. کیبۆرد یاخود بۆردی دوگمەکان، ئەمە وێنەی کیبۆرد یاخود بۆردی دوگمەکانە.